ئێمە وەکو دوو برا دەستمان بەکاری هونەری خۆشنووسین کرد لە ساڵی 1970 دوا ڕۆژەکانی مانگی پێنج بوو. ئەویش بەهۆی ئەوەی ئێمە لە شاری کەرکووک هەموو هونەرەکان کەپت کرابوون، قەدەغە کرابوون بە تایبەتی بۆ کورد، بۆ کوردی تورکمان. لەبەرەوە ئێمە ناچار بووین پەنابەرین بۆ هونەری خۆشنووسین بتوانین کلێنێکی گرنگ لە هونەری خۆشنووسی پڕ بکەینەوە بە خزمەتێک بە کوردی ئەم شارە بکەین. ئەوە بوو پەنامان بردە هونەری خۆشنووسین و هەروەها شعر و نووسینش هاوکات، چونکە من خولیای شعر و نووسین ئەمانە لە مێشکمان هەبوو، دواترش هونەرەکەش هیچ ماوەیەک نەبوو لە خۆشنووسین زیاتر، بۆیە بە ناچاری پەنامان بەم هونەرە برد. وەکو دوو برا هەر لە مناڵیەوە ئاشنای هونەری خۆشنووسی بووینە کە یەکێکە لە هونەرە هەرە جوانەکان و پەیوەندێکی ڕاستەوخۆی بە ئاینی ئیسلامی پیرۆزەوەیە، چونکە ئەمە بۆ هۆی ئەوەی کە ئاەتە پیرۆزەکانی قورئانی پیرۆز لە ڕێی خۆشنووسەکانە بە خەتێکی جوان و بنووسرێتەوە و تاکو ئەم ڕۆژە بمێنێتەوە. چەنەها خۆشنووسی زۆر بە بەهرە و چاکەوە لە شاری کەرکووک، وەک مامۆستا عەبدوڕەحمانمان هەیە، مامۆستا عەونی هەیە، مەتین هەیە، خەتاتێکی خۆشنووسێکی زۆر چاکە کەوا گرنگیەکی زۆری بە هونەری خۆشنووسی داوە. و ئەگەر بێت و ئێمە ئاورێک لە مێژووی ئەم هونەرە بدەین دەبینین لە 180 خۆشنووسانی جیهانی و ئەوانەی ئەم هونەرەیان پێش خستووە لە 180 غەیری عەرەبن، واتە کوردن. کوردیش ڕۆڵێکی زۆر گرنگی لەم هونەرە بینیوە. بۆ نمونە شای خۆشنووسان کە حامید ئەمەدیە خەڵکی شاری دیاربەکرە و باڵاترین خۆشنووسە لە کووردا و لە جیهانە تا ئێستا و کەس نەیتوانیوە تا ئێستا بەو شێوازی ئەو نووسێ بینووسنەوە و چەندین جار قورئانی نووسیوێتەوە و ئاساری هونەرەکەی لە گەورەترین مزگەوتەکانی تورکیا دیارە و لە مزگەوتەکانی زۆر لە بەنامەکانی جیهان ئاسەواری خۆشنووسی ئەم پیاوایە. هونەری خۆشنووسین لە جیهانە یەکەمەکان هەمیشە کوردن و بە تایبەتی ڕۆڵێکی باڵایان هەیە و توانیویانە یەکەمی جیهان بن و ئەلۆ پێشبڕکیانەیە کە دەکرێت یەکەم و دووەم و سێم بڵێن پشتی شێر بەرەی کورد کەوتووە.